ئەبێ بزانین کە ئەم پەیامی پێغەمبەرە پەیامی ئیسلامە تەنها بۆ مرۆڤ نییە و تەنها بۆ چینێک لە مرۆڤایەتیش نییە. ئەم پەیامی پێغەمبەرانە بۆ هەموو مرۆڤایەتیە، هەر لەو ڕۆژەوە کە پێغەمبەری ناردووە حتا ئاخر زەمان بۆ هەموو مرۆڤایەتیە و بۆ جنۆکەشە لەگەڵیە. وما أرسلناك إلا رحمة للعالمين. للعالمين تنها مرۆڤ ناگرێتەوە بەڵکو هەموو عالم ئەگرێتەوە، هەموو مەخلوقاتەکانی بەتایبەت جنۆکە و ئینسان. بێگومان ئەم ڕووداوەش لەو کات و ساتە زۆر ناسکەیە سەرکەوتنێکی تری ئەڵڵا بوو بۆ پێغەمبەرەکەی. ئەمەش لەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەندە تەشجیع بوو لە دوای ئەمە کە خوای تەعالا ڕاستە مرۆڤ پشتیان لە پێغەمبەر کرد، خزمانی دۆستانی، بەڵام خوای تەعالا لە جنۆکە هاوکار و سەرخەری بۆ ئەنێرێ، لە مەلائیکە وەکو لە وتارەکانی پێشوا باسمان کرد سەرخەری بۆ ئەنێرێ، بەڵکو ئاسمانەکان هەمووی پێغەمبەران هەمووی پاڵپشتی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەندە تەشجیع بوو بە زەیدی وت بەیانی ئەگەڕێنەوە بۆ مەککە. زەیدیش فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەوان دەریان کردی، چۆن ئەتوانی بگەڕێیتەوە؟ فەرمووی ئەگەڕێینەوە. خوای تەعالا ئەم مژدانەی ناردووە تا پێمان ڕابگەێنێ کە سەرکەوتنی خوا نزیکە. ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە بۆ مەککە لە ژێر پەنای کابرایەکە مطعمی کوڕی عودەی، لە ژێر پەنای ئەوە گەڕایەوە مطعم خۆی و بنەماڵەکەی و کافریش بوون لەو کاتە، هەمووی چەکیان بەست و ڕۆیشتە پیری پێغەمبەر صلی الله عليه وسلم و هێنایان بۆ کەعبە و تەوافی دەوری کەعبەی کرد و پاشان بردیانەوە ماڵەکەی خۆی. ئەبوو جەهل زۆری پێ ناخۆش بوات وتی مطعم تۆ بوویتە بە مسلمان لەگەڵ محەممەدا، یعنی بوویتە ئایدی محەممەد، یان وەکو بەس تەنها پەناتدا؟ ئەویش وتی من تەنها پەنام داوە نەومەتە ئایدی ئەو. وتی دەی باشە مادام وایە تۆ کێ پەنا بدەی ئێمەش پەنایە دەین. لەو ڕۆژەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە بۆ مەککە و بانگەوازەکەی ڕێگایەکی تری گرتە بەر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕا هەر حاجیەک هەر عومرەچیەک، ئەو کاتە خەڵک بۆ حەج هاتن، بەڵام لەسەر ڕێبازێکی ترکە على ئەساس ڕێبازی ئیبراهیم بوو بەس دەستکاری کرابوو، ئەهاتن بۆ حەج بۆ عومرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچوو باسی ئیسلامی بۆ کردن. ئیتر خەڵکی مەککە بێئومێد بوو لە خەڵکی مەککە، چونکە نەیانێڵا مسلمان ببن، بەڵام دینەکەی ئەگەیاندە خەڵکی تر تا خوای تەعالا فەرەجی نارد کە ئینشاء الله لە وتاری داهاتووە باسێکین. ئەمەش خۆشەویستەکانم ئەوە ئەگەیەنێ کە خوای تەعالا دەست لە پێغەمبەر و لە هەموو ئەوانەی کە ڕێبازی خوا ئەگرنە بەر و ئەیگەێنن بە خەڵکی دەستیان لێبەر نادە خوای تەعالا، بەس ئیمتیحانە تاقیکردنەوەیە بۆ ئێمەی مرۆڤ. بارەکان قورس ئەبێت جاری وا هەیە، دنیاکە تۆزێت تەنگ ئەبێ، بەڵام لە یەک ناکایە خوای تەعالا دەرو ئەکاتەوە، لە یەک ناکایە ڕێگاکان ڕووناکە کاتەوە، لە یەک ناکایە تاریکیەکان ئەبن بە ڕووناکی.